سڵاو ڕێز بۆی وایە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوەی عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە ورمێ و گورگان. دروشمنووسینی ئازادیخوازان لە پیرانشار و چەند شاری ئێران. یانبەختکردنی 4 شەڕبانی قەسەدا لە ڕۆژاوای کوردستان. داخوازی کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان بۆ ئازادی شیرین سەعیدی و خۆپێشاندانی لایەنگرانی ژینگە لە وڵاتی ئاڵمان. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە ورمێ و گورگان. ڕۆژی شەممە 22 گوڵانی 1403 کرێکارانی شاغڵا شارەداریەکانی ورمێ و گورگان لە ئاست دۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی قەراردادی و پەیمانی شارەداریەکانی ورمێ و گورگان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە و گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی قەرارداد، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کەمکردنەوەی سەعاتی کاربوون. دروشمنووسینی ئازادیخوازان لە پیرانشار و چەند شاری ئێران. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی شۆڕژێر لە پیرانشار و چەند شاری دیکەی ئێران لە درێژەی شۆڕشی ژینە دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب دیوارەکانی گەڕەک و شەقامی شارەکانیان بە دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، مەرگ بۆ خامنەیی، ژن ژیان ئازادی، زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت و تومات ساڵحی نیکا شاکەرمی نەخشاندووە و کچانی شۆڕژگەر وێڕای گوشارەکانی حکوومەت بە تووڕدانی حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان دەرکەوتون. دەست بەسەرکردنی 3 شارۆمەندی دیکە لە شاهیندش. 3 شارۆمەندی خەڵکی گوندی قۆزلبێی سەر بە شارستانی شاهیندش لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون و بەم جۆرە ڕێژەی دەست بەسەرکراوانی ئەو شارە گەیشتە 7 کەس. بە پێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان 3 هاوڵاتی خەڵکی شاهیندش بە ناوەکانی سالار بەیگی، عەلی شیری و ناسر مرادی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. پێشتر و لە ڕۆژانی ڕابردووشدا 4 شارۆمەندی دیکەی خەڵکی ئەو شارە بە هۆکارێکی نادیار لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کرابوون. یانبەختکردنی 4 شەڕبانی قەسەدا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 21 گوڵان 4 شەڕبانی هێزەکانی سووریای دموکراتیک لە هێرشی هاوکاتی چەکدارانی داعش و هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا لە دێرە زۆرگیانیان بەخت کرد و 7 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، ئۆتۆمۆبیلێکی بۆم ڕێژکراوی چەکدارانی داعش هەوڵی دەربازبوون لە بازگەیەکی داوە، بەڵام لەلایەن هێزەکانیانەوە ڕێگری لێکراوە و تێروریستەکەی داعش خۆی تەقاندوێتەوە. لە ئەنجامی ئەو تەقینەوەیەدا 3 شەڕبان گیانیان بەخت کردووە و کاتێک تەرمی هاوڕەکانیان بۆ نێو بنکەی سەربازی گواستوێتەوە لەلایەن هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا شتەقیان لێکراوە. لە نەتیجەی هێرشی هێزەکانی ڕژیمی ئاساد شەڕبانێکی دیکە گیانی لەدەستداوە و 7 کەسی دیکەش بریندار بوون. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی بیرمەند لە زیندانی ڕەشت. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەندکراوێکی بیرمەند لە زیندانی لاکانی ڕەشت بە ناوی حەمزە دەروێش لە ناڕەزایەتی بە گوشارەکانی دەستگای قەزایی و مامورانی زیندان دەستی داوەتە خۆکوژی. بە پێی زانیاریەکان حەمزە دەروێش ڕۆژی هەینی 21 گوڵانی 1403 لە ناڕەزایەتی بە ئازاری ناوەندە ئەمنیەتیەکان و سەپاندنی سزای قورس بەسەریدا دەستی داوەتە خۆکوژی و بۆ نەخۆشخانەی ڕازی گوازراوەتەوە. حەمزە دەروێش بە تۆمەتی بەشداری لە سەرهەڵدانی بەندکراوانی زیندانی لاکانی ڕەشت لە ساڵی 1401 تاوی لەلایەن دەستگای قەزاییەوە بە 14 ساڵ زیندان مەحکوم کرا. دەرکردنی ئەو حکومە لە حاڵێکدایە کە ناوبراو لە کاتی سەرهەڵدانی بەندکراوانی ئەو زیندانە لە بەندی تاکە کەسیدا بووە، بەڵام دادستانی داوای حکمی محاربەی بۆ کردووە. بەستەریبوونی بەندکراوێکی سیاسی لە نەخۆشخانەی تاران. زەهرا شەفیعی نووسەر و دەرهێنەری خەڵکی تاران کە بەهۆی زەربەی باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندارکرابوو تووشی جەڵتەی مێشک بووە و ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان بە مەبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانە کراوە.
زەهرا شەفیعی پێشتر و لە ساڵوەگەڕی قەتڵی حکوومەتی ژینا دەست بەسەر و ئەشکەنجە درابوو. ئەو چالاکە سیاسی و مەدەنیا جارێکی دیکە لە یەکێک لە شەقامەکانی تاران لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە درایە بەرلێدان و پاش دادگاییکردن بە 9 ساڵ و 6 ڕۆژ زیندان مەحکوم کرا. ناوبراو چەندین بەرهەمی هونەری لە کارنامەی کاریدا هەیە کە بەشێکیان بریتین لە زەنجیرەی زیندان، شێرپەنجەی پێشکەوتوو، غەیرەت، حیجاب، ماهوارە، نامەی ژنێکی ئێرانی بۆ ستیون هاوکینگ، شایشن، ئەو دیوی پارە و لە زیندانی پەنجەیەکدا. ڕفاندنی 10 شارۆمەندی بەلوچ و ئەفغانستانی لە سەراوان. ڕۆژی هەینی 21 گوڵانی 1403 بەلانیکەم 10 هاوڵاتی بەلوچی بێشناسنامە و شارۆمەندی ئەفغانستانی لەلایەن هێزە ئینتزامیەکانەوە لە شارستانی سەراوان دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە نێو جومعە بازاڕی شاری سەراوان و کۆمەڵێک کەسیان دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ژمارەیەک لە بەندکراوان ئازاد کراون، بەڵام 10 هاوڵاتی بەلوچ و 3 شارۆمەندی ئەفغانستانی کە لە بچە و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. داخوازی کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان بۆ ئازادی شیرین سەعیدی. ڕۆژی هەینی 21 گوڵان کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان لە بەیاننامەیەکدا داوای لە کۆماری ئیسلامی کرد دەست بەجێ شیرین سەعیدی ڕۆژنامەوانی بواریابووری ئازاد کات. کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان وێڕایی دانەکردنی حکومی زیندانی شیرین سەعیدی و ڕەوەندی ناڕوونی دادگایی ئەو چالاکە میدیاییە داوای لە کۆماری ئیسلامی کرد کۆتایی بە سەرکوتی ڕۆژنامەوانان و چالاکانی میدیایی بێنێت. جێگای ئاماژەیە کە شیرین سەعیدی پاش بەشداری لە کارگەی ئامۆزش لە ژۆهانسبۆرگی ئافریقای جنوبی بۆ لوبنان سەفەری کرد و پاش گەڕانەوە بۆ ئێران لە ڕێکەوتی 2 بەفرانبەر 1402 بۆ دادسەرای گشتی و ئینقلابی تاران بانکێشت و ڕۆژی 10 گوڵانی ئەم ساڵ بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. خۆپێشاندانی لایەنگرانی ژینگە لە وڵاتی ئاڵمان. ڕۆژی هەینی 21 گوڵان سەدان لایەنگری ژینگە لە گڕۆندهایدی بەرلین لە ئاڵمان دژ بە چالاکیەکانی گیگافاکتۆر لە شرکەتەکانی سەر بە تسلا خۆپێشاندانیان کرد. تسلا گیگا فاکتۆری کارخانەیەکی بەرهەمێنانی باتری لیتیۆمیۆنەوە بۆ ئۆتۆمبیلی بەڕقی بەکاردێت. ئەو کارخانەیە لە ساڵی 2019 زاینی ساز کراوە و لەو کاتەوە لایەنگرانی ژینگە لە ئاست کاریگەریەکانی لەسەر سروشت ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام ئیلان ماسک خاوەنی کارخانەی تسلا بڕیاری داوە پرۆژەکەشی گەشە پێبدات. بە وتەی چالاکانی ژینگەیی پەرەپێدانی ئەو پرۆژەیە سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی پیس و گیانی خەڵکی ئاسایی دەخاتە مەترسیەوە. پەسەندکردنی ئەندامیەتی هەمیشەی فەلەستین لە نەتەوە یەکگرتووەکان. ڕۆژی هەینی 21 گوڵانی 1403 قەتنامەی بە ئەندامبوونی هەمیشەی فەلەستین لە نەتەوە یەکگرتووەکان بە زۆرترین دەنگ پەسەند کرا. بە پێی راپۆرتەکان 143 وڵات بەو قەتنامەیە دەنگی ئەرێ، 9 وڵات دەنگی ناو، 25 وڵات دەنگی بێلایەنیان داوە. پاش پەسەندکردنی ئەو بڕیارنامە پێشنووسەکەی ڕادستی شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان کراوە. هەرچەند فەلەستین وەکو ئەندامێکی هەمیشەیی کە مافی دەنگدانی هەیە ناوی تۆمار نەکراوە و وەکو وڵاتانی دیکە مامەڵی لەگەڵدا ناکرێت، بەڵام یارمەتیە نێودەوڵەتیەکان نەبراوە و کۆمەڵێک امتیازاتی بۆی هەیە کە دەوڵەتی ئیسرائیلی تووڕە کردووە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە قوربانیبوونی دەیان کەس بەهۆی لافاو و گەرما لە ئەفغانستان و تایلاند. ڕۆژی هەینی 21 گوڵان بەرپرسانی حکوومەتی تالبان و دەوڵەتی تایلەند ڕایەنگەاند کە دەیان کەس بەهۆی هاتنی لافا و گەرمای سەخت گیانیان لەدەستاوە. بە وتەی بەرپرسانی حکوومەتی تالبان 50 شارۆمەندی ئەفغانستانی بەهۆی هاتنی لافا و لە ویلایەتەکانی بەدەخشان و بەغڵان گیانیان لەدەستاوە و زیانێکی زۆر بە خەڵکی ئەو دوو ویلایەتە گەیشتووە. هەروەها لە وڵاتی تایلەند گەرمایەکی بێوێنە وڵاتی گرتوێتەوە و تا بە ئەمڕۆ 6 کەس گیانیان لەدەستداوە و دەوڵەت هۆشداری بە خەڵک داوە بۆەوەی لە ماڵ نەچنە دەرەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.